لە تەوەری دوین بەڕامی بەیانی باش کوردستانە باز لە خانمێکی کوردەکەین کە لە وڵاتی ئیتالیا دکتۆرای لە بواری فیزیادا بەدەستهێنا و هەروەها و ئامێرەشی دروستی کردو. بێگومان من باسی ئەزمموی ئەم خاتونە دەکەم، هەروەها بەدەستهێنانی دکتۆرا لە بواری فیزیادا و ئامێرەشی کە دروستی کردو. بێگومان من گفتوگۆی زیاتریان بابەت دەکەم کە دکتۆر فرمێسک جەلیل دکتۆرا لە بواری فیزیادا بەشێکی ڕاستەخۆ لە ئیتالیاوە لەگەڵمانە. سڵاو لەبێ دکتۆرە بەیانی باش، سپاس بۆی کە لە تەوەری دوین بەڕنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری. بێگومان باز لە ئامێرەکە کە لە بواری پزیشکیدا بەکار هاتۆ بازەوە دەکەین و باز لە وردەکاریەکان دەکەین، بەڵام سەرتا ئەمەوێت باسێک لە ئەزمموی خوێندنی خۆتمان بۆ بکەیت. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. من فرمێسک جەلیل ئەبوبەکر، مامۆستام لە زانکۆی سلەیمانی و بەڵام بۆ خوێندنی دکتۆراکەم ئێستا لە وڵاتی ئیتالیا. سەرەتای خوێندنم لە زانکۆی سلەیمانیەوە لە بەشی فیزیا کۆلێژی زانستم تەواو بۆ پاشان بۆ خوێندنی ماستەرەکەم ڕوون لە وڵاتی بەریتانیا کردووە. بۆ خوێندنی دکتۆراکەشم ئێستا لە وڵاتی ئیتالیا. سواز بۆخوا دکتۆراکەم بەدەست هێناوە و ئیشەڵا لە داهاتوێکی نزیک ئاگەڕێمەوە بۆ کوردستان. سەبارەت بە ئەزمموی خوێندنم لە وڵاتی ئیتالیا، بێگومان هەر کاتێک کە خوێندکارێکی کورد یەک بۆ وڵاتێکی ئەوروپی یاخود بۆ لە وڵاتێکی دەروی کوردستان ئەخوێنێت، بەردەوام کێشە و مەشاکلی بۆ دروستە بێت و چۆن بڵێ بەتایبەتی بۆ ئەو وڵاتانەی کە زمانی سەرەکیان کە زمانی ئینگلیزی نیە. خۆتان چاک ئەزانن کە لە وڵاتێکی وەکو ئیتالیا کە زمانی سەرەکیان زمانی ئیتالیە و ئێمەی کوردیش کە باگراوندێکمان هەیە لە زمانی ئینگلیزیە، کۆمەڵێک کێشە و مەشاکل دروستە بێت و بەڵام سواز بۆ هاوڕێیان و مامۆستایانم لە ئیتالیا کە هەوڵیان ناوە لەگەڵ ماو توانیمان زاڵ بین بەسەر ئەم نەخۆشی و بربەست. ئەتوانم بڵێم ئەو ئەزمموی هەمە لە ئیتالیا یەکێکە لە یعنی زۆر شتی لێوە فێر بووم هەم لە ڕووی خوێندنەوە هەم لە بواری کۆمەڵایەتیەوە. ئەتوان بڵێم ئەز یەکێکە لە باشترین ئەزممونەکانم کە هەم بۆ لە ژیانمان. دکتۆرا لەوانەیە کەسێک لە وڵاتەکەی خۆی بێ و خۆش ئاماژەوە پێ کرد لە بۆ منە لە هەرێمی کوردستان دکتۆرا بەدەست بێنێت کە هاوزمانێتی نەتەوەی خۆیەتی ئاسانتر بێت. منەمێ بە دیاریکراوی کە وەکو خۆشە وتێ بربەست هاتۆتە سەرڕێگام، ئەو بربەستانە چی بوون تاوکو تۆ توانی و دکتۆرا بەدەست بێنی لە بواری فیزیادا؟ ینی دیارترین بربەستەکان چی بوون کە دووچاری تۆ بۆ لە ئیتالیا؟ یەکێ لەو بربەستان بڵێن بۆ نەک هەر تووشی من تووشی هەمومان بۆ ئەویش بریکی بوو لە کۆڤید کە من خوێندنەکەم لە سەردەمی کۆڤیدا تەواو کرد. یەک کۆڤید یعنی بۆ هۆی ئەوەی کە زۆر لە ئیشەکانم بەخاوی بڕوات. پاشان لەبەرەوەی من تەنیا لێ زانکۆی کەتانیا خوێندنەکەم تەواو نەکردووە، خوێندنەکەم پرۆجێکتێکە لە نێوان زانکۆی کەتانیا لەگەڵ ئێنەیە کە سنتەرێکی بڵێن ناشنال ئینستیتوتێکە بۆ ئانایزیشن ڕادیشن مێترۆلۆجی لە وڵاتی ئیتالیا و پەیوەندیمان هەبوو لەگەڵ وڵاتی ئیسپانیایە. بە بۆنەی کۆڤیدەوە ئیشەکانمان زۆر بەخاوی ڕۆشت کە ئەبوایە بڵێن ئیشی زۆرترمان بکردە لەم بوارەدا. بە بۆنەی کۆڤیدەوە کۆمەڵێک ڕێگریمان بۆ دروست بووم. ئەم ڕێگریانە تۆزێ بڵێن ئیشەکانی خاوکردینەوە، بەڵام خۆشبەختانە وەکو پێشووتریش باسم کرد بەبوونی مامۆستاکانم و بە هەوڵ و ماندووبوونی مامۆستا و سەرپەرشتیارەکانم و کۆمەڵی هاوڕێ و کەسی باش لە چواردەورم توانیمان زاڵبین بەسەر ئەم بربەستەیە، بەتایبەتی لە کاتی وەرگرتنی داتا کاتێک کە تۆ ئیشێکی عەمەلی ئەەکەیت بۆ ماوەی چەند مانگێک هەموو تاقیگەکانی ئیتالیا لە کار وەستان، یان تەنیا بۆمان هەبوو لە هەفتەیە جارێکا بڕۆین. ئەمە یەکێ بوو لە هۆکارە بڵێن یەکێ بوو لە ئاستەنگەکانمان، بەڵام خۆشبەختانە توانیمان دواتر بەسەر یازاڵ بین و ئێستا ئەنجامەکەیمان بینی. باش
دکتۆرە لە ڕسمەکانە بینیم تاجە گوڵینەیەکیان لەسەر سەری تۆ دانابوو ئەمە کللتوری ئەم وڵاتەیە یان ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم تاجە گوڵینەیە لە وڵاتی ئیتالیایە هەر خوێندکارێک تەخەڕوجەکات ئەم تاجە گوڵینەیە ئەخەنە سەری ئەمە کەلتوریەکی خۆی لە ئەسڵا ئەگەڕێتەوە بۆ کەلتوری یۆنانیەکان بەڵام ئیتاڵیەکانیش بە حکمی ئەوەی کە نزیکن لە یۆنانەوە و یۆنان لە کاتی سەردەمی یۆنانەکانە کە ئیتالیایان داگیر کردووە و کەلتورەکانیان بڵێن میکسچەیەک هەیە لە بینی ئەم دوو کەلتورەیە و پاشان لە سەردەمی ڕۆمانەکانە سەرکردەیەک هەبووە بە ناوی جولیاس سیزەرەوە کە سەرکردەیەکی باڵادەست بووە لە سەردەمی ئیمپراتۆری ڕۆمانەکانە بۆ ئەوەی کە پیشانی باکە سەرکردەیەکی باڵادەستە ئەم تاجە گوڵینەی خستوەتە سەرسەری. ئێستا وەکو بۆ بە کەلتوریەک هەر کاتێک کە خوێندکارێک تەخەڕوجەکات ئەم تاجە گوڵینە ئەخەنە سەرسەری وەکو هێمایەک بۆ سەرکەوتن هێمایەک بۆ باڵادەسی. دکتۆرە ئەمێت ئەو توێژنەی ئاماژە پێ بکەیت کە توێژنەوەکە لە چ بوارێکدا بووە هەروەها باسی و ئامێرەش بکە کە دروستان کردو و ئامێرە بۆچی بەکاردێت هەروەها ئامێرەکە چۆنایە و لەکوێ دانراوە ئێستا؟ من دکتۆراکەم لە بواری فیزیایە توێژینەوەکەم لە بواری نیوکلەر مێدیسنەکە بە کوردی پێی ئەوترێ پزیشکی ناوەکی توێژینەوەکەم بریتی بوو لە دروستکردنی ئامێرێک بۆ بەکاربێت بۆ پێوانەکردنی چالاکی مادە تیشکدەرەکان بە تایبەتی ئەو مادە تیشکدەرانەی کە هاڵفلایفی یاخود نیوە تەمەنیان زۆر کورتە و لە خەستەخانەکانە یان لە نەخۆشخانەکانە بەکاردێ بۆ چارەسەرکردن و تەشخیصکردنی خانە شێرپەنجەیەکان لە لاشەی مرۆڤدا بە حکمی ئەوەی بڵێن لە زۆربەی ئەو نەخۆشخانانی کە نیوکلەر مێدیسن لابی هەیە پێش ئەوەی ئەو گیراوە تیشکدەری کە ئامادەی ئەەکەم بیەن بە نەخۆشەکە جاچ لە ڕێی دەرزیەوە بێ یاخود لە ڕێی خواردنەوە بێت پێویستە ئەم مادەیە جورعەکەی یاخود چالاکی ئەم مادە تیشکدەرە بە تەواوەتی بزانرێت زۆر ئەبێت زۆر دەقیق بی لە پێوانەکردنی ئەم چالاکی ئەم مادە تیشکدەرە لە زۆربەی نەخۆشخانەکانە ئامێرێک هەیە بەکارەهێنرێت کە پێی ئەوترێ ئانایزیشن چامبەر یاخود ئەکتیڤیتی میتە ئەم ئامێرە پێویستە بەردەوام کالیبرێت بکرێت بۆ ئەوەی بزانرێت ئایا ئەم ئامێرە بە تەواوەتی ئیشەکات یاخودنا بۆ ئەم مەبەستە ئەبێت ئەم ئامێرە ببرێتەوە بۆ ناشنال ئینستیتیوت ئانایزیشن ڕادیشن مێترۆلۆژی بۆ نمونە لە وڵاتی ئیتالیا ئەم ئینستیتیوتە پێی ئەوترێ ئێنێ لە ئیسپانیا ناوی سێماتە بەڵام بۆ ئەو مادە تیشکدەرانی کە نیوە تەمەنیان زۆر کورتە بۆ نمونە دوو مادەی تیشکدەرمان هەیە کە لە نەخۆشخانەکانە بەکارێت بۆ تەشخیصکردنی خانە شێرپەنجەکان لە جسمی ئینسانە ئەویش بریتە لە فلۆراین 18 لەگەڵ کاربۆن 11 کە فلۆراین 18 هاڵفلایفەکەی نزیکەی سەعاتێک و 108 دقەیە بەڵام کاربۆن 11 نزیکەی 20 دقەیە بۆ نمونە ئەگەر بمانەوێ من خۆم لە خەستەخانەی کەنیزارۆ ئیشم کردووە ئەگەر بمانەوێت ئەم گیراوەیە لە خەستەخانەی کەنیزارۆ کە کەوتۆتم شاری کەتانیاوە کە کەوتۆتە باشووری ئیتالیاوە ئەبێ ئەم گیراوە ببرێ بۆ ڕۆما لەبەرەوەی ئێنەیە لە ڕۆمایە دووری نێوان کەتانیا بۆ ڕۆما بە سەیارە تقریبا نزیکەی 9 سەعاتە بە تەیارەش سەعات 25 دقەیە ئەمە کارێکی زۆر قورسە تۆ بتەوێت گیراوەیەکی تیشکدەر لە کەتانیاوە بگۆزیتەوە بۆ ڕۆما بۆ ئەوەی بیپێوی بۆ ئەم مەبەستە زانکۆی کەتانیا لەگەڵ ئێنەیە بڕیاریاندا بە داهێنانی ئامێرێک کە بتوانین لە خەستەخانەکانە نەخۆشخانەکان ڕاستەخۆ لە نەخۆشخانەکانە بەکاربێنین ئەم ئامێرە پێی ئەوترێ فۆپای بێتا گاما کۆینسیدێنس سیستم کە پێک هاتووە لە دوو بەشی سەرەکی بەشێکیان بەکارێت بۆ دیتێکتکردنی تیشکی بێتا بەشی دووەمیان بەکارهێنێت بۆ دیتێکتکردنی تیشکی گاما عادەتەن ئەو رادیۆنیوکلایدانەی یاخود ئەو مادە تیشکدەرانەی کە لە بواری پزیشکی ناوەکیە بەکارێت بریتە لە ئەو رادیۆنیوکلایدانی کە تیشکی بێتامان ئاەتی ڕاستەخۆ بە دوای ئەوەیە تیشکی گامامان ئاەتێ
بۆیە ئەم ئامێرە دروستمان کردو لە ڕووی هاردوێر و سۆفتوێرەوە، چونکە هاردوێرەکەیمان بڵێن بریتە لە کۆمبینیشنی دوو دیتێکتەرێک بۆ بێتا پارتیکڵ یاخود بڵێن تیشکی بێتا، دیتێکتەرێکیش بۆ تیشکی گاما. بۆ پێویستمان بە یەکەیەکی ئەلکترۆنیک هەیە بۆ ئەوەی ئەو ئیڤنتانی کە لەم دوو دیتێکتەرەوەیەت ڕیکۆردی بکەین و پاشان پێویستمان بە یەکەیەکی گرنگ هەیە کە بگەڕێ بە کۆئینسیدنس، کە سکانی کۆئینسیدنسی نێوان ئەم دوو ڕادیشنە بکات، بێتا پارتیکل لەگەڵ گاما ڕێی. بۆ ئەم مەبەستە ئێمە ئیشمان کردو لەسەر هەردوو بوارەکە. لە سەرەتایە لەگەڵ INFN کە بریتە لە National Institute of Nuclear Physics کە سنتەرێکی توێژینەوەیە لە ئیتالیا، بە هاوکاری لەگەڵ زانکۆی کەتانیا و NAI هاردوێری ئەم ئامێرەمان دروست کرد. پاشان لە کاین سۆفتوێرەکەیمان دیڤلۆپ کرد. پێویستمان بە سۆفتوێرێکە بۆ ئەوەی ئەنەلایزی ئەو دەیتایانە ئەکات کە لە جیهازەکە و ئامێرەکانەوەیەت و ئەنجامە لەکوێ دانراوە لە پاش ئەوەی کە ئەم ئامێرەمان دروست کرد بۆ ئەوی تاقی بکەینەوە ئایا ئامێرەکەمان بە تەواوەتی کارەکات. لە خەستەخانەی یاخود بڵێن لە نەخۆشخانەیەک لە ڕۆما ئامێرەکەمان تاقی کردو بۆ پێوانەکردنی چالاکی مادە تیشکدەرەکان، مادەی تیشکدەری ئایۆداین کە ئایۆدانی 131 کە بەکارەهێنرێت لە چارەسەرکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی غودەی دەرەقی. خۆشبەختانە ئامێرەکەمان ئەنجامێکی دەقیقی یاینێ و ئەنجامێکی زۆر سەرکەوتوو بوو. ئێستا ئەتوانین ئەو ئامێرە لە نەخۆشخانەکانی ئیتالیایە بەکاربێنین و ئەم ئامێرە خاوەندارێتیەکەی ئەگەڕێتەوە بۆ NAI، چونکە ئێستا حالیان ئەو ئامێرە لە NAIە، بەڵام هیوادارین لە داهاتوویەکی نزیکە بتوانێت بکرێتە بازاڕەوە و هەموو نەخۆشخانەکان سوودی لێوەربگرن. باش دکتۆرە، مەبەستمە بزانم یعنی لە تاوی دروستکردنی ئەم ئامێرە چی لە ئەستۆی تۆ بوو لە هەمان کاتدا لە کاتی دروستکردنی ئامێریکی وادا دیارترین بربەستەکان چی بوون بۆ ئێوە کە بتوان ئامێریکی لەم شێوەیە دروست بکەن؟ وەکو بربەست ئەوەی کە لە ئەستۆی منابوو، من وەکو توێژەرێک وەکو خوێندکارێک لەسەر ئامێرەکە بۆ ئامێرەکە ئیشم کردووە، واتە ئەوەی کە لەسەر من بووە چۆنیەتی چۆن بتوانم بە شێوەیەکی هاردوێر بتوانم ئەم دوو دیتێکتەرە دوو دیتێکتەری چاک هەڵبژێرم، دوو دیتێکتەری کە گونجاو بێت بۆ ئەو مادانەی کە بەکارەهێنرێت لە نیوکلێر میدیسنە، چۆن بتوانین ئەم دوو دیتێکتەرە هەڵبژێری و پاشان چۆن بتوانی سۆفتوێرێک دروست بکە یاخود کۆدێک، بەتایبەتی ئێمە ئیشەکانمان بە کۆدی بە زمانی سی لانگویج بوو، چۆن بتوانین کۆدێک بنووسین و بتوانێت ئەنەلایزی ئەو دیتایانە بکات کە لە دیتێکتەرەکانەوە دیتێکتی ئەکات. ئەوە ئیشی من بوو، بەڵام هەرچی کولفەی ئەم پرۆجێکتە هەمووی کەوتۆتە سەر شانی NAI و زانکۆی کەتانیا لەگەڵ ڕێکخراوێکە یاخۆ سنتەرێکی ریسێرچ ئەند ئینۆڤیشنی پۆن هەموو کولفەی ئەم پرۆجێکتی گرتۆتە ئەستۆ. باشە دکتۆرە، ئەوەی کە من لە وێنەکان دەبینم پێم وایە ئامێرەکە لە شێوەی سنووقیە، ئەم ئامێرە چەندێکی ویست تاکو و توانرا دروست بکرێت و پاشان تاقیش کرایەوە؟ مودەی چەندێکی ویست؟ ئەم ئامێرە تقریبا لە سنووقێکی لە شێوەی سنووقێکی بچووکدایە بۆی بتوانین بە ئاسانی بگوازرێتەوە، چونکە ینی ئەتوانی ئەم ئامێرە بەکار بهێنرێت لە مترۆلۆجیکال ئینستیتوتەکانە بۆ بەکاربێت بۆ پێوانەکردنی مادە تیشکدەرەکانی کە لە ژینگەیە بوونی هەیە، بەڵام ئەوەی کە لە مختەبەرەکانی ترا هەیە ئامێرەکە بڵێن لە قەبارەیە گەورەترە و ناتوانانی بە ئاسانی بیگوازیتەوە، بەڵام ئەم ئامێرەی ئێمە ئەتوانین بە ئاسانی بیگوازیتەوە لە سنتەرەکانەوە بۆ خەستەخانەکانیان خۆت تەنانەت ئەتوانی بیگوازیتەوە بۆ وڵاتێکی تریش. ئەم ئامێرە تقریبا لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئەتوانین بڵێن لە ماوەی 2 ساڵ و نیوە توانیمان ئەم ئامێرە دروست بکەین بە شێوەی هاردوێر و سۆفتوێرەکەی، چونکە ئێمە ئیشمان کرد بە پەڕەڵی هاردوێرەکەمان دروستە کرد لە ڕاستەوخۆ لەگەڵ یە سۆفتوێرەکەشمان بۆی دروستە کرد بۆی بتوانین یەکسەر ئەنەلایزی دیتاکان بکەین کە
لە کاتی وەرگرتنی گەیتەیە یاخود لە کاتی ئیشی عملیەکەمانە بتوانین بەراوردی بکەین بزانین تا چ ڕادەیەک ئیشەکەمان ڕاستە و لە ڕێگەی ڕاستین. باشە ئەگەر دکتۆرە ئەم ئامێرە ئەگەر بەو شێوەیە کار ئاسانی دەکات و گرنگێکی زۆری هەیە ینی تا چەند دەتوانرێت هاوشەوی ئەم ئامێرە بەرهەم بهێنرێت نەک لە نەخۆشخانە یاخود نەخۆشخانەکانی وڵاتی ئیتالیا بوونیەوێ بەڵکو بۆ دراوسیانی ئەو وڵاتەش بنێردرێت و بتوانێت ئەوانیش نەخۆشخانەکان سوود لەم ئامێرە وەربگرن. سەبارەت بە دروستکردنی ئەم ئامێرە لە وڵاتانی ئەوروپی ئێستا خەریکی دروستکردنی ئەم ئامێرن بەڵام ئەم ئامێرە زیاتر لە وڵاتەکانی ئەوروپی بۆ نمونە لە LNHB لە فەڕەنسا لە سێمات لە ئیسپانیا ئەم ئامێرە بەکارڕەهێنن هێشتا نیان بردوتە خستەخانەکانەوە لەبەرەوەی وەکو پێشووتر باسم کرد زیاتر ئامێرەکە بە شێوازێکی لە قەبارەی گەورەیە بەکارەهێنرێ بۆ پێوانەکردی مادەتی شکدەرەکان بۆ ژینگە و بەکارەهێنرێت لە وڵاتانی ئەوروپیە بەکارەهێنرێت بۆ پێوانەکردن و یاخود بۆ کالیبرێتکردنی هەموو ئەو ئامێرانی کە لە خستەخانەکانە یان لە نەخۆشخانەکانە بەکارێت. ئەم ئامێرە زیاتر لە ناشنال ئینستیتیوتەکانە بەکارێت بەڵام زانکۆی کەتانیا لەگەڵ ئێنەیە هەوڵیانە ئەم ئامێرە بچووک بکەنەوە بۆی بتوانین بیگوازینەوە بۆ نەخۆشخانەکان. دروستکردنی ئەم ئامێرە بۆ وڵاتە ئەوروپیەکان بۆ وڵاتە ئەوروپیان ئەو شتێکی قورس نییە لەبەر ئەوەی ئەوان یعنی ئەتوانن هەموو جیهازێکیان لە بەردەسایە بە هەموو لە ئاستێکی زۆر پێشکەوتوان ئەتوانن زۆر بە ئاسانی هاوشێوەی ئەمە دروست بکەن. بەڵام بۆ وڵاتێکی وەکو خۆمان ئەمە تۆزێ تا ڕادەیە قورسە بە حکومی ئەوەی ئێمە لە وڵاتێکی وڵاتی عێراقین و تۆزێک بەهۆی سیاسەتی ناوچەکەەوە تۆزێک ئەم ئامێرە بۆ کوردستان زەحمەت ئەبێت دروستیکەن بە بۆ لە ئەنجامی نەبوونی ئەو پێداویستیانی کە لە ئامێرەکەیە بەکارێت. دکتۆرە بەنیاز نیت ینی ئەزمموی خۆت کارکردنی خۆت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەرداوامی بە ئەزمموی خۆت و کارکردنەکانت بیت؟ ئینشاءڵڵا من لە ماوەیەکی نزیکا گەڕێمەوە بۆ کوردستان و بەدڵنیاییەوە ئەوە یەکێکە لە ئامانجەکانی من لە ئێستاشەوە کارم بۆی کردووە. ئینشاءڵڵا لە مانگی 11 یەکێک لەو پرۆژانەی کە بەتەمەین ئەنجامی بگەینی بریتە لەکردنەوەی سکوڵێکی نیوکلەر میدیسن بە هاوکاری لەگەڵ زانکۆی چەرمۆیە پرۆپۆزڵمان تەقدیم کردووە و ئەکسپتانس لێتمان بۆ هاتۆتەوە زانکۆی چەرمۆ لەگەڵ ICTP سنتەرێکی تیۆرتیکال فیزیکە لە وڵاتی ئیتالیا بەکردنەوەی سکوڵێکی بۆ نیوکلەر میدیسن بۆ خوێندکارانی زانکۆکانی کوردستان. ئەم سکوڵە پێک هاتووە لە 4 ڕۆژە کە ئەبێتە هۆی ناساندنی زانستی نیوکلەر میدیسن بە خوێندکارەکانی خۆمان ئەویش بە بانگهێشتکردنی نزیکەی 9 سپیکەر لە وڵاتی ئیتالیا کە هەر یەکەیەکیان پرۆفیسۆر و توێژەرن لە نەخۆشخانە و سنتەری توێژینەوەکان لە ئیتالیا. ئەمە ئەبێتە دەرفەتێکی زۆر گەورە بۆ ئێمە هەم یەکەم بۆ ناساندنی زانستی نیوکلەر فیزیکس بگورە نیوکلەر میدیسن بە خوێندکارەکانمان بە حکمی ئەوەی نیوکلەر میدیسن تا ڕادێک ئەتوانین بڵێن بۆ ئێمە تۆزێک بۆ خوێندکارەکانمان تۆزێک تازەیە و لێک نزیک بوونەوەی توێژەر و خوێندکارەکانمان بە جیهانی دەرەوە و بە ئەم توێژەرانەی کە چەندەها ساڵە ئەزممویان هەیە لە نیوکلەر میدیسنە. ئەمە یەکێکە لە پرۆژەکانمان و هیوادارم پرۆژەی ترمان بەدەستەوەیە بەڵام جارێ ستێپ بای ستێپ بۆی ئەڕۆین. ئەی پرۆژەیەکی واتان بەدەستەوە ئەمریکا هاوشەی ئەمەش خۆش ئاماژە و پێکرد لەوانەیە کەمێک ئەستەم بێت لێرەدا بنیاتی بنێن دروستی بکەن یعنی لە پلانتاندا ئەمریکی لەم شێژ لە هەرمی کوردستان بوونی هەبێت یان پێداویستیەکانی ئەوەندە بە سەختی دەست دەکەوێت ئەستەمە دروست بکرێ؟ وەکو ئەستەمی هیچ شتێک ئەستەم نییە بەڵام ئەتوانین ئەگەر بێت و پێش هەموو شتێ بۆی سوود لەم جیهازە وەربگرین بۆ لەم ئامێرە وەرگرین ئێمە پێویستمان بە مختبەرێکی نیوکلەر میدیسنە تاقیگەیەکی پزیشکی ناوەکیە کە بەداخەوە لە کوردستان ئەم تاقیگەیەمان نییە. ئەم تاقیگەیە
سوودی هەیە یعنی ئەگەر بێت و ئەم تاقیگەیمان هەبێت لە کوردستانە سوودی هەیە هەم بۆ بواری تەندروستی هەم بۆ وەکو ئەبێتە سەرەتایەک بۆ توێژینەوە سنتەری توێژینەوە لە بواری فیزیا کیمیا دەرمانسازی بەشی پزیشکیە ئەگەر بێت و ئەم سنتەرەمان هەبێ ئەم تاقیگەیەمان هەبێ بە دڵنیاییەوە ئەتوانین ئەم ئامێرە دروست بکەین و بەڵکو ینی ئەتوانین زیاتر ئەپدەیتی بکەینەوە بە قەبارەی بچووکتر و بە سوودوەرگرتن لە ئەزمموی مامۆستاکانم و هاوکاری مامۆستاکانم چونکە ڕاستەکەی من لەگەڵ یان ناقسم کردو بۆ سەبارەت بەم مەوزوعە ئەوان خۆشحاڵی خۆیان دەربڕیەوە و پێیان وتم پێیان ڕاگەاندوم کەم بە هەموو شێوەیەک ئەوان ئامادەن هاوکاریم بکەن چ لە ئیسپانیا و چ لە وڵاتی ئیتالیا بۆ دروستکردنی هەم تاقیگەکە هەم دروستکردنی ئەم ئامێرەش لە کوردستانە. دکتۆرە هەر لەسەر بابەتی ئەزمموی خۆت یعنی من بەستم بزانم کە دکتۆراکە لە وڵاتی ئیتالیا بەدەستهێناوە ئەی سەبارەت بە ماستەرەکە چۆن بوو ئەمان لێکوێ بەدەستهێنا؟ ماستەرەکەم من لە تەلەبە ئەوائلەکانی زانکۆی سلەیمانی بووم ئەو کات لە 2011 پرۆگرامی تواناسازی هەبوو بەهۆی پرۆگرامی تواناسازیەوە توانیم بچم بۆ وڵاتی بەریتانیا ماستەر بخوێنم لە کوانتم تەکنۆلۆژی لە زانکۆی ساسێکس لە وڵاتی بەریتانیا. اختصاصەکەی بڵێن اختصاصی ماستەرەکەم بە شێوەیەکی فیزین بوو تیۆریتیکاڵ بوو لە بواری کوانتم تەکنۆلۆژی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فرمێسک جەلیل دکتۆرا لە بواری فیزیادا بەشێکی ڕاستەخۆ لە ئیتالیا لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش. دووبارە سپاس بۆ تۆش دکتۆرە بێگومان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لێسادا و چانێک وەرەگرین.